شەرەفێکی گەورەیە کە لێرە لە حزوری ئێوەی تێکۆشەران و خۆشحاڵی شەشانی تێکۆشەرەکان نەوەی نوێی ڕاستەقینە ئەبینی لێرە نەوەیەکی نوێی ڕاستەقینە کە بڕۆحیەتی تێکۆشەرەکان ئامادەن خزمەت لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. ئەم هەڵبژاردنە بۆ عێراق، ئەم هەڵبژاردنە بۆ دانانی تیمێکی بەهێزی یەکێتیە بۆ پەرلەمانی عێراق. ئەم هەڵبژاردنە تەقینێک نییە بۆ حزب سیاسیەکان چۆن مامەڵەیەکن لە هەرێمی کوردستان. ئەو هەڵبژاردنە بەڕێوەیە، بەڵام ئەم هەڵبژاردنە بۆ ناردنی بەهێزترین نوێنەری خەڵکی کوردستانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆ بەلێنەوەی تێکۆشەرە بەرزە کێ ئەتوانێت بە باشترین شێوە نوێنەرایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە عێراق کێ باشترین مێژووی هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان لە عێراق کێ تاتوانێت تاکو ئەمڕۆ بەرگری لە ماف و پێداگەستەکانی خەڵکی کوردستان لە عێراقەوە یەکێتی بووە. هەواڵی ئێوەی بەڕێز، هەواڵی خۆشەویستان هەواڵ مامجەلال، باشترین نەخشە ڕێگای داناوە بۆ کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فێدراڵی دیموکرات. باشترین پەیوەندی دروست کردووە بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان لە عێراق. بۆیە ئەو خەبات و ماندووبوونەی مام نەک تەنها خەبات و ماندووبوونەکەی لە شاخەکانی کوردستان و لە سیاسەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەو خەباتەی کە لە عێراق ئەنجامیدا، ئەو دەرگاهانەی کە کردیەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە عێراق یارمەتیدەرە بێ بۆ ئێمە، یارمەتیدەرە بێ بۆ ئەو لیستەی کە لیستی 160ەوە، یارمەتیدەرە بێ بۆ پەرلەمانتارەکانمان کە ئەچێت بۆ بەغا بتوانن مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بچەسپێنن لە چوارچێوەی عێراقێکی دەستووری. ئێمە کە پشتیوانی لیستی 160ەکەین کە لێرە کۆبووینەوە بۆ دەربڕی پشتیوانیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەین بە تەواوەتی بەبێ فەرق و جیاوازی بەبێ پشتیوانیکردنی یەک کاندید بەسەر و کاندیدێکی ترەوە. ئێمە لێرەی لە کۆمیتەین نەک دیعایەک بێ بۆ مەسئولی کۆمیتەکەمان کە کاندیدە کەسێکی بەڕێزە خۆیە بێ بە قووەتی خۆیان دەچێت پشتیوانی بەیەکەوەی کاندیدەکانەکەین، پشتیوانی لیستەکەمانەکەین. ئەو لیستە ئەتوانێت مافەکانتان بۆ بچەسپێنێت لە چوارچێوەی عێراقەکان. بەم لیستەمان ئەتوانین ببینە خاوەنی هێزێک و ئایندەی خۆمان بەدەست بهێنینەوە. من گەشببینم کە ئەو قسانەی کە ئەکران بەرامبەر بە یەکێتی نەماوە و یەکێتی لاواز بۆ و یەکێتی بە کێشەکانی ناوبۆی خۆی وەیمانەی خەڵکی خۆی لەدەستداوە. هەواڵی لەمە دوێنێ لە کەرکووک بوو، ئەو کەرکووکە تەقیەوە دوێنێت بە تەقینەوەیەکی خۆشەویستی، تەقینەوەیەکی خۆشەویستی بۆ یەکێتی، بۆ ڕێبازەکەی مامجەلال، بۆ یەکێتەی کە هەزارەها خوێنی داوە لە پێناوی کوردستان. وە دڵنیاتان دەکەمەوە سەرڕای هەر جیاوازیەک ڕەنگە هەبێت لە ناو خزمەتەکەمان یەکێتی هەر یەکێتیە. یەکێتی هەرە هێزە ئەبێ کە شەڕتان بۆکە، یەکێتی هەرە هێزە ئەبێ کە لە کاتی پێویستە لە ڕۆژی تەنگانایە یەت سەر و ماڵ و مڵکی ملەتە پارێزێت. یەکێتی هەرە ئەو هێزە ئەبێ کە بتوانێت باشترین ئەدایی هەبێت لە پەرلەمانی عێراقا. یەکێتی هەرە هێزە ئەبێ کە بتوانێت باشترین خەبات بکە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. و من گەشببینم هەواڵیدا، گەشببینم کە سەری یەکێتی بەرزەکەینەوە، سەری ئێوەی تێکۆشەر بەرزەکەینەوە، ڕێزێکی جوان نیشانەی کە سوکاری سەربەرزی شەهیدەکانمان دەرەبڕێن و ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی دەنگدان کە دەنگەکان بۆ بێتەوە بە سەربەرزی ئەتوانین بچینە سەر مەزارەکەی مام و
پێی بڵێن مامەگیان لە غیابی تۆوە بەڕێبازەکەی جەنابەت توانیمان قووەتی یەکێتی دووبارە بسەلمێنینەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان خۆشحاڵم کە لێرە دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی لە کادرەکانی کۆڤیدەکانەکەم لەی بەڵبەندەکان ئەرکتان قورسە بێ ئەرکتان قورسە بێ لەگەڵ هێزەکانی تر لەگەڵ ئۆرگانەکانی ترمان لەگەڵ پێشمەرگەدێرینەکان لەگەڵ دڵخۆشکردنەکان لەگەڵ کادرە پێشمەرگەوەکان لەگەڵ جەماوەر و وڵمانی خەڵکی کوردستان ژنان لاوان گەنجان کەمەندامان هەموو چین توێژەکان دەنگ ماڵ بە ماڵ بگەڕێن دەنگ کۆبکەنەوە دەنگی خۆتان ئی کەس و کارتان ئی دراوسێتان قەناعەت بە نەیارەکانمان بکەین پێیان بڵێن یەکێتی باشترین هێزە بۆ خۆیان دڵنیا مەگەر بەو ڕۆحێتێکە ئەم ئێستا جێرایان پێبینم بەو ڕۆحێتێک کات بکەین دەنگێکە هێنینەوە کە جێی شانازیە بێ بۆ یەکێتێکەمان و شایستەیە بێ بۆ یەکێتێکەمان دەستخۆشیتان لێ هەر سەر